پرسیاری سێهەمی هەر ئەم کەسە بەڕێز عەبدوڕەحمان سەدیق ئەڵێ چیرۆکی کوشتاری جوولەکەکانی بەنی قوڕەیزە کێشەی هەیە و مێژوو نووسەکە بە ئەقڵیەتێکی عەرەبی نووسێتی نەک ئەقڵیەتێکی ئیسلامی. جەنابەت ڕەئیت چییە؟ وەڵام من پێم وایە عەبدوڕەحمان سەدیق عەبدوڕەحمان زەندیقە، پێم وایە مولحیدە، مرتەدە، لە ئیسلام چۆتە دەرەوە و داماویش ئەو کەسەیە کە دینەکە لەو وەرەگری. بەخوا برا بەڕێزەکەم دینەکە لەو وەربگری سرد لە دژە تیرۆر و مخابرات و پاراستنی پارتیەوە دەرەچێت. خریجی جامیعەش بوو جێلکراوی لەم لاوازانی ئەنجا ئەم بە دینەکەش جێلت دەکاویش بە کوردایەتی دوای وەختێک گەزانین لەو سەر هەرخوا ڕەحمکە دوو قۆچل لێ نەڕوێ وەکو گاوگامێشت لێبی. شوێن عەبدوڕەحمان زەندیق مەکەوە، هیچ شتێکیشی بەڕاست مەزانە، هیچ شتێک لا ئیلاهە ئیلەڵڵاکەش لەو وەرمەگرە. چ پێویستیت بە لا ئیلاهە ئیلەڵڵا ئێوە کە ئەلحەمدولیلا عولەمای پاک و داعی بەڕێز و کوردستانە پڕە لە داعی بەڕێز هەم لە باشوور هەم لە ڕۆژهەڵات.